باو باوی گۆرانیەکانی ئەم گەنجە دەنگخۆشانەیە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و بە گروپی یارکۆ دەناسرێن پێکە و موزیک دەژەن و هەم گۆرانیش دەڵێن گەڕین لە دوایان تا بزانین کێن و نیازیان چییە بەیجێکی تایبەتیان نەبوو ئەیوب چاشین کە ئەندامی گروپەکە و گیتارژەنە بۆ 1964 وتی ئێمە خەڵکی مەریوانین و 2 ساڵە هاوڕێن و پێکەوە کار دەکەین بەڵام ماوەی 8 مانگێکە گروپی یارکۆمان دروست کردووە یارکۆش واتە شوێنی کۆبوونەوەی یاران گروپی یارکۆ لە 8 گەنج پێک هاتوون و بە شێوازێکی سادە و جوان گۆرانی فۆلکلۆرەکان دەڵێنەوە بە تێکەڵێک لە ئامێرە موزیکە شەرقی و غەربیەکان لە ڕێگەی گۆرانەکانەوە ئامانجیانە دڵی خەڵکی خۆش بکەن و یادگاریەکانیان بەبیربێننەوە لەگەڵەوەشدا خزمەتێک بە هونەری کوردی بکەن ئەیوب چاشین باسی لەوەش کرد کە نیازیانە پەیجێکی تایبەت بە گروپەکەیان بکەن و بەم زوانە کارەکانیان گەورەتر بکەن و سەردانی باشووریش بکەن Wa